دوای ئامادەکاریەکانی یانەی هەولێرە بۆ ڕوبەڕووبوونەوەی دهۆک لە کلاسیکۆی کوردستان لە هەفتەی دووەمی خولی ئەستێرەکانی عێراق بە سەرپەرشتی سەمیر بابۆی ڕاهێنەر تیپەکە بەورەیەکی بەرزەوە گەشتی دهۆک دەکات دوای سەرکەوتنی لە یاری یەکەمی و ئامانجێتی سێ خاڵی دیکەش دەستەبەر بکات. دوم یاریمانە یاری یەکەم ئەو هەدەفە ئەو ئامانجەمان بوو بەدەستمانە هەدەفی دووەمان ئەوەیە لە دوو یاری چامان لەوەی بکەینە 6 خاڵ دەزانم لە ناو دۆک برنەوە لەگە دۆک تۆزێ لەوانەیە موباڵغەی تێدا بکرێت بەس ئێمە چامان لەوەیە دوو یاری بە 6 خاڵ تەکمیلەی بکەین هەرچەندە فەریقی دۆک لەوانەیە لە یاری یەکەم نەیتوانی باتەوە بەڵام قەنەعەتم وایە هەموو هەوڵێک و هەموو هەدەفەکی ئەوەی تەعویزی یاری زەورە بە ئێمە بکاتەوە بەس ئەوەی جێ دڵخۆشی ئەم دوسێ ڕۆژەی ئەو لە ڕووی تەکتیکیەوە لە ڕووی استیعابی ئەو ئوسلوبی کە دەمانوێ لەگەر دۆک پەیڕەوی بکەین یان جێبەجێ بکەین جێ دڵخۆشیە هیوادارم لاعیبەکان لە ئاستێکی باشی تەرکیزدا بن چونکە لەم یاریە ڕاستە کلاسیکۆیە پێویستیت بە پێشەوەی بەدەنی و تەکتیکی و فەنی بیت پێویستیت بە تەرکیزی یاریزانەکانە. هەریەکە لە هەڵگورد قەیس بەهۆی پەیوەندیکردن بە هەڵبژاردەی لاوانی عێراق و محەممەد محسین بەهۆی ئامادەنەبوونی لە ڕووی جەستەیەوە و نیاز محەممەدیش بەهۆی پێکانەوە لە یاریەکە دادەبڕێن تەواو یارزانەکانی دیکە یانەی هەولێر بۆ یاریەکە ئامادەن. هەندرانمان دڵخۆش کرد لە یاری یەکەم کەوا بە ڕێژەیەکی باش ئامادەبوون ئامادەین بۆ یاری دومیش هەرچەندە تیپەکە زۆربەی نوێیە بۆ ئەوە هاتوین خزمەتی تیپەکە بکەین تیپێکی باشە ڕاهێنەری باشە یارزانەکانیش بە هەمان شێوە بۆ هەموو یاریەکان پێویستە بە تەواوی ئامادەبین لە سەرەتای خول ڕوبەڕووبوونەوەکان بەهێزن پشتیوان بەخوا سەرکەوتن تۆمار دەکەین. یاری نێوان هەولێر و دهۆک هەینی کاتژمێر 8 شەو لەسەر یاریگەیانەی دهۆک ئەنجام دەدرێت بەهۆی ئەوەی هەڵۆکانی چیەکان لە یاری یەکەم لەسەر یاریگای خۆیان تووشی شکست هاتێن تەنها سەرکەوتن لە بیر و هزریانە بەڵام ئەرکیان ئاسان نییە کاتێک ڕوبەڕووی کوڕانی سەمیر بابۆ دەبنەوە و بە هەموو هەوڵێک بۆ سەرکەوتن دەجەنگن. حسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.